سڵاوتان لێبێ خۆشەویستان. زۆر کەس دەزانن کە نازناوی مەترسیدارترین شوێنی زەوی دەگەڕێتەوە بۆ دارستانەکانی ئەمازۆن و لەسەر ئاستی نۆ وڵاتی ئەمریکای باشوور درێژ دەبنەوە. لەوێژ هەندێک بوار هەیە کە ڕێژی مانەوەتیایاندا نزیکە لە نەبوون. هەروەها چەندین ئاژەڵی ترسناکی لێیە کە ناسروشتین و تەنانەت ئەو شوێنانەی کە هەڵکەوتون مەترسیدارن. بۆ نمونە ئەگەر لە سەرزەوی بڕۆنیان بستنە خوارەوەی ئاوەکان یان لەسەر درەختەکان بمێننەوە، تەنانەت ئەگەر لە شوێنی خۆتان بوەستن بەبێت جوڵەش هەر مەترسیتان لەسەر دەبێت. ئەو مەترسی لەوێدا هەیە تەنها بە ئاژەڵ سنووردار نییە، بەڵکو سروشتی ئەوێ دەتوانێت لە هەموو ئاژەڵێکی دڕندا مەترسیدارتر بێت. هەروەها دەربارەی مەترسیدارترین شوێنەکانی ئەمازۆن چیرۆک و دۆزینەوەی نامۆ هەیە کە لەوانەیە تۆ خەیاڵت دەربارەی نەکردبێ، بە تایبەتی ئەو شوێنانەی کە ئەگەری مردنتیایاندا ١٩٩. پێشەوەی دەست پێ بکەین، ئەگەر بابەتەکەمانتان بەدڵ بوو ئەوە لایکی ئەم ڤیدیۆیەمان بۆ بکەن و هەروها سەبسکرایبی کەناڵەکەشمان لایەت مەکەن بۆ ئاگاداربوون لە هەموو چالاکیەکانمان. ئێستاش با دەست پێ بکەین. ڕۆژێکی ئاسایی بۆ ئەناکۆندا لە ئەمازۆن بەم شێوەیە دەڕوات. سەرەتا لە خەو هەڵدەستێ و دواتر ئاوی دەست دەکەوێت لەسەر گۆمێک و بە دەوری ئاوی شیرین دەخولێتەوە. بەڵام بێگومان مەترسی لەسرە و لە ناکاو دەبێتە نێسیری تیمساحێکی ترسناک. تیمساحی ڕەش لە ڕاستیدا لە پلەی یەکەمدا ترسناک نییە، بەڵکو گەورەترین ئەندامی خێزانی تیمساحەکان زۆری قاتوڕیاتە کە کەمتر و فراوانترن لە تیمساحی نیل. بە جۆرێک گەورەکانیان درێژیان دەگاتە 4 یان 5 مەتر و هەندێکیان کێشیان دەگاتە تەنێک لە کەیسەکەیاندا. بۆیە مارێکی ئەناکۆندا بە ئاسانی قوت دەدەن، لە کاتێکدا ئەناکۆنداش یەکێکە لە کۆمەڵی کێش زۆرەکان و هەروەها لە نێویاندا ئەناکۆندای سەوز گەورەترین ئەناکۆندایە، تا ئەو ڕادەی کێشی دەگاتە 250 کیلۆ. هەرچەندە جوڵی لەسەر زەوی لەسەر خۆیە بەهۆی کێش و قەبارە زۆرەکەی و بە هەمان شێوە لە ئاودا مەترسیدارە و هەروەها هەندێک جار کە لە خەو هەڵدەستێ ئاو نادۆزێتەوە، چونکە جیاوازی نێوان وەرزی کەمی ئاو و وەرزی بەرزی ئاو لە هەندێک ناوچەی ئاوی ئەمازۆن ناسروشتی دەبێت تا ئەو ڕادەی کە ئاوەکە کەم دەبێتەوە لە ماوەی مانگی حوزەیران تا تشرینی دووەم. ئەمەش هەندێک لە چەمولقەکان دەکاتە ڕێڕەوی قوڵ و بێ ئاو. لەو کاتەشدا پەخشێکی کراوە بۆ ژمارەیەک ئاژەڵی نێسیرگر پەیدا دەبێ و ئەوانەی ناوچەکە دەبینن کۆمەڵێکی گەورەی پڕ لە بەخشەکانی خوددایان پێدەگا، چونکە بەهۆی کەمبوونەوەی ئاوەکەوە ئاژەڵانی ناو ئاوەکە بەدیار دەکەون، بۆیە ئاژەڵە نێسیرگرەکان لەوێدا کۆ دەبنەوە، بۆ نمونە وەکو تیمساح ڕەشەکان و جاگوار و ئەناکۆنداکان و هەموو ئەو جۆرە دەریایانەی کە بەهۆی کەمی ئاوەوە لەوێ گیریان خواردووە. جاچ لە دەریاچە یان ناوچە قوڵەکانی ناوڕووبارەکاندا دەبنە نێسیر و مەترسیان لەسەر دروست دەبێت. هەر بۆیە ئەو گەشتیارانی پلانی سەردان بۆ ئەمازۆندا دەنێن هەمیشە ئاستی ئاوەکە لە بەرچاو دەگرن، چونکە ئاستی بەرزی ئاوەکە لە ماوەی مانگی کانونی دووەم تا ئایار ڕێگە بەو ڕێڕە و سەمانە دەدا کە نیمچە وشک بوون دەست بکەن بە ئاوچنیانی بەلەمە بچووکەکان و ناوچەکانی دەوروبەریان دەکەنە بەردەست بۆ گەڕان و لە هەمان کاتدا خۆیان لە کۆبوونەوەی ئاژەڵە مەترسیدارەکانیش بە دوور دەگرن. بۆیە ڕاوچەکان بە تایبەتی وەرزی کەمی ئاو دەکەنە ئامانج لە بەرگونجاوی و هەڵکەوتەی باشی کەشەکە، بەڵام زۆر باش دەزانن کە پێویستە خۆیان لە جوڵا بە دوور بگرن، چونکە ئەگەر وانەکەن لە بری ڕاوکردن خۆیان ڕاو دەکرێن. لە قوڵای حەوزی ڕووباری ئەمازۆن لە بەرازیل زاناکان دۆزینەوەیەکی سەیریان لە جۆری خۆی دۆزیەوە. ئەویش دۆزینەوەی دەریاچەیەکی دوور و درێژ بوو کە زیاتر لە 100 ئیلی کارەباییان دۆزیەوە کە زۆربەیان درێژیان نزیکەی 1 مەتر و 20 سانتیمەتر بوو و لەوانەیە هەندێکیان بگەنە 2 مەتر. زۆر بەمان دەزانین ئەم جۆرە بوونەوەرە بەوە ناسراوە کە تەنیان و بە تەنیا ڕاو دەکەن و هەر بۆیە سەختە ئەگەر مەحاڵ نەبێت کە بە ژمارەیەکی زۆر لە یەک شوێن کۆ ببنەوە، تەنانەت هاوکاری یەکدین لە ئۆپەراسیۆنەکانی ڕاوکردن و ئەوەی سەیرە لێرەدا هەمویان پێکەوە 101 ماسکین کارەبایان تێدایە. لە ڕاستیدا ناوی تەواوەتیان ئەلیکی کارەبایی نییە، بەڵکو تەنها نازناوێکە و ئەم جۆرە ماسیە سەر بە کۆمەڵێک ماسی ناسراوە و ناوی سەکینیاتە و ئەم جۆرەش خاوەنی کۆمەڵێک ئەندامن لە هەردوو دیوی لەشیاندا کە لە ڕێگەیەوە دەردانی کارەبایی بەرهەم دەهێنن کە دەکاتە هێزی 860 ڤۆڵت.
ئەوان بە شێوەیەکی سەرەکی بەکاری دەهێنن بۆ دۆزینەوەی نێسیر و پەیوەندی لەگەڵ تاکەکانی تری کۆمەڵەکە و هەروەها وەک ئامرازێکی بەرگری و هێرشبەرانە بۆ سەرسوڕهێنەرکردنی ئاژەڵە دەریایەکان و ئیفلیسکردنی جوڵەکانیان بەکاری دەهێنن. شایانی باسا توێژینەوەیەک لەلایەن توێژەر دەیڤدی سانتانا سەرپەرشتی کراوە. دەیڤد توێژەرە لە مۆزەخانەی نیشتیمانی مێژووی سروشتی و لەو ماوەیەدا سەرنجی داوە کە دەریاسەکە دەکەوێتە کەناری ڕووبارێک لە ئەمازۆن لە ویلایەتی پارا لە بەرازیل کە ئیلەکانی تێدایە و دابش دەبن بەسەر گروپەکاندا کە لە دە کۆمەڵا پێک هاتوون و ئامانجەکانیان لە کۆمەڵێک ماسی تێترا دەورە دەدەن بە جۆرێک هێرشی کارەبایی لێک کاتدا ئەنجام دەدەن و بە دوایدا جوڵەی ماسیەکە ئیفلیس دەکەن و دواتر دەست دەکەن بە خواردنی و بە دوو کڕاکە دەیخۆن. هەرچەندە تەزووی کارەبایی لە ئیلەکانەوە هیچ زیانێکی ڕاستەقینەی بۆ جەستەیەکی زەبەلاحی وەک جەستەی مرۆڤ نییە، بەڵام ئێمە لێرەدا باسی یەک شۆگ ناکەین، باسی 100 تاک دەکەین و ئەوانیش بە کۆمەڵ کار دەکەن و سەرسوڕهێنەرترین شت ئەوەیە کە هەرچەندە ڕاوکردن بە کۆمەڵ یەکێکە لە شتە باوەکان لە نێو شیردەرەکاندا لەگەڵ ئەوەشدا یەکێکە لە دەگمەنترین تایبەتمەندیەکان کە دەتوانیت لە نێو ماسیەکاندا بیبینی و لە نێو هەموو جۆرەکانی ماسی کە لە جیهاندا دۆزراونەتەوە تەنها 9 جۆر هەیە کە ناسراون و بە کۆمەڵ ڕاو دەکەن. لە ناوەڕاستی جەنگەڵەکانی ئەمازۆن لە بەشی پیرۆ یەکێک لە کۆنترین ڕووبارەکانی جیهان هەیە، ئەویش ڕووباری کوڵاوە و لقێکی ڕووباری ئەمازۆنە کە بە درێژای 9 کیلۆمەتر درێژ دەبێتەوە، هەروەها لە ناو خەڵکی ناوچەکەدا بە بۆمب ناسراوە و تاکە ڕووباری کوڵاوە لە جیهاندا کە پلەی گەرمێکی لە ڕاستیدا ناگاتە خاڵی کوڵان، بەڵام لە 100 پلەی سەدی نزیکە و هەربوونەوەرێک بچێتە ناوێەوە سەر ئاو دەکەوێ و شتە سەیرەکە ئەوەیە کە ڕووبارەکە مەترسیدارە چونکە بە فێنکی دەست پێ دەکات و لە کۆتایی 6 کیلۆمەترەکەیدا ئاوەکە دەست دەکا بە گەرمبوونەوە تا دەگاتە پلەی کوڵان، بە تایبەتی لە وەرزی وشکە ساڵیدا. ئەوەی زێگەی سەرسوڕمانە هیچ سەرچاوەیەکی ڕوونی ئاوی گەرم نییە، بۆ نمونە گڕکانێکی چالاک لە نزیکیەوە نییە، بۆیە ناتوانین وەڵامی پێویست بدەینەوە و بڵێن چی وای لێ دەکا بەو شێوەیە گەرم بێت. و سەرسوڕهێنەرترین شت ئەوەیە کە لە سەرەتای ڕۆژەکە ڕووبارەکە بە ساردبوونی ئاوەکە دەست پێ دەکا و دواتر گەرم دەبێت و دواتری شەوانە کەمێک ئارام دەبێتەوە و زۆربەی ئەو ئاوەی کە دەڕژێتە ناو ڕووبارەکەوە بە تایبەتی لە وەرزی وشکە ساڵیدا ئەوەندە گەرمە کە دەتوانێت بوونەوەرێک بکوژێ. بۆ نمونە ئەو شیردەر و پەلەوەرە بچووکانی کە دەکەونە ناو ڕووبارەکەوە هەندێک جار گیانیان لە دەست دەدەن و بەپێی کات جگە لە ئێسکەکانیان هیچیان لێ نامێنێتەوە. هەروەها تەنها ڕۆشتن لەسەر کەناری ڕووبارەکە بە هەڵەیەکی توند هەژمار دەکرێت چونکە هەڵەکە دەتخاتە پەلەقاژە و لەوانەیە بتکوژێ، چونکە بەرزبوونەوەی پلەی گەرمی ئاوەکە زیاد دەکا تاوەکو دەکوڵێت و دواتر دەست دەکا بە ڕژان بەرەو سەرەوە بە خێرایی، بۆیە ئەگەر ڕزگارت ببێ بە پەلە لە ناوچەکە دوور دەکەویتەوە. شتێکی سەیرە ئەگەر وا دابنین ئەوەی تێپەڕیوە بە هیچ شێوەیەک جێگەی سەرسوڕمان نییە و خەڵکی ناوچەکە ئەم ئاوە بۆ زۆر شت بەکاردێنن وەک چێژ لێنان و پاکردنەوە و پیشەسازی و لە ڕێگەیەوە ئاگاداری کات دەبن. بە جۆرێک هەوای سارد کاتێک دەچێتە ناو ڕووبارەکەوە هاڵۆیەکی گەورەی هەڵم دروست دەکا کە لە ڕووی ڕووبارەکەوە دەست دەکا بە بەرزبوونەوە و ئەمەش ئاماژەیە بۆ کۆتایی هاتنی ڕۆژەکە و دەستپێکی شەو. بە گوێرەی ئاماری ڕێکخراوی تەندروستی جیهانی زیاتر لە نیوەی دانیشتوانی جیهان مەترسی توشبوونیان بە نەخۆشیە گواستراوەکان لە ڕێگەی مێشولەوە لەسرە. ئەوەی سەیرە مێشولە لە سەرانسەری ئەمازۆندا بڵاو نابێتەوە، بۆ نمونە لە نزیک ڕووباری ڕەش هیچیان نادۆزیتەوە چونکە ئۆریۆن دەڕژێتە ناو یەکێک لە گەورەترین لقەکانی ڕووباری ئەمازۆن. ئەمەش لەبەر ئەوەیە کە ئاوی ئەوێ لە ڕووی کانزاکانەوە زۆر خراپە، لە هەمان کاتدا ئاوەکە زۆر ترشە و پێشی لە نێوان 2.9 بۆ 4.2 دایە و ئەمەش جیاوازە لە نزیک ڕووباری سپی یان ڕیۆ پرانکۆ. بۆ پێی لەو ناوچانە مێشولە هەیە چونکە ئاوی ئەوێ دەوڵەمەندە بە کانزا و مێشولەکان بە شێوەیەکی باوەڕ پێنەکراو لە شەواندا بڵاو دەبنەوە لەگەڵ یەکەم ڕووناکی لە ئاسماندا و هەر کەسێک لە ناوچەیەکی ئاوادا بژی مانای ئەوەیە ڕێژەی توشبوونەکەی بە هەر یەکێک لەوانی پێشتر باسمان کرد زۆر بەرز دەبێت. بە جۆرێک ساڵانە نزیکەی 700 ملیۆن کەس لە سەرانسەری جیهان تووشی ئەو نەخۆشیانە دەبن کە لە ڕێگەی مێشولەوە بڵاو دەبنەوە، بەڵام بێگومان مێشولەکانی ناوچەکانی ئێمە لەو جۆرە زۆر مەترسیدارانە نین. بەهەرحاڵ بەداخەوە ساڵانە ڕێژەیەکی زۆری خەڵک گیان لە دەست دەدەن بەو هۆکارە.
بەم شێوەیەش گەیشتنە کۆتایی ڤیدۆکەی ئەم زارەمان. ئێوەش دەتوان ڕاو پێشنیارەکانی خۆتانمان دەربارەی ئەم بابەتە لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووسن. و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەمان بوون. ئەگەر ڤیدۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیەمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا. و لە بیرشتان نەسێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن. و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەمان بوون. تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوددا بن.